نوێنەرایەتیەکانی کە بە ناوی حکوومەتی هەرێمەوە لە دەرەوە کراونەتەوە هیچیان شەرعیەتی قانونیان نییە، دەستوریان نییە و یاسایی نین. ئەمانە بە ناوی کۆمپانیاوە یاخود نوێنەرایەتی حیزبەوە بوون سەرەتا، دواتر کراون بە ناوی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم. فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بۆ خۆی حکوومەتێک بووە لە دەرەوەی هەموو چاودێریەک و پارتی دیموکرات ڕێگر بووە لە هەر بەدواداچوون و لێپرسینەوەیەک لەم فەرمانگەیە و ئەمە پارەیەکی خەیاڵیان بۆ چووە سەرفیان کردووە سەرەڕای ئەوەی ئەم نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئەڵمانیا خەریکی سپیکردنەوەی پارەی دزراوی هەرێمی کوردستانە هی کۆمپانیا و بنەماڵەکەی خۆیان بۆ پارەیان لەم نوێنەرایەتیانەی حکوومەتی هەرێم نەبڕیوە و نەسریەی نووسینگەیەکی هەرێمی کوردستان لە وڵاتی ئەڵمانیا مانگانە 100,000 دۆلار بێ بە زمانی بازار، یعنی 10 دەفتەر دۆلار بەس نەسری بەردەستیان بێ لە کاتێکە دەرگاناکەنەوە لە خەڵکی کورد لە ڕەوەندی کوردی لە ئەڵمانیا. مانای ئەوەی ئەمانە ئیشی تایبەتی خۆیانیان بەم نوێنەرایەتیانە هەیە، بەڵام ئیشیان بە مامۆستا نیە، ئیشیان بە فەرمانبەر نییە، ئیشیان بە تەندروستکار نییە، ئیشیان بە خانەوادەی شەهید و ئەنفالکراو نییە. ئامادەنین پارەکە بۆ ئەوە سەرفکەن کە خەڵکی کوردستان پێویستێتی، بەڵکو بۆ ئەوەی کە خۆیان مەبەستیانە. بەڵام کەسێکی وەکو دانی بۆنسڵ کە ئەڵمانیە کە لەوێ بەگرێ بەس لە نوێنەرایەتی حکوومەت کارەکە مانگانە 7,750 یۆرۆی هەبێ، یعنی نزیکی 90 وەرەقە. تەسەور کە بازرگانی بە چی واکەن؟ بازرگانی بە کوردانی ڕۆژئاوا واکەن. ئەم نوێنەرایەتی حکوومەتی هەرێم کاتێک کوردێکی قامیشلو حەسەکە و کوێ لە ئەڵمانیاوە دەیەوێت بێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ سەردانی کەسوکارەکەی کە لەوێ ئاوارە بوون و لێرە ئەژین، ناهێڵن کوردێکی ڕۆژئاوا بێتەوە و لە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم ڤیزەیەکی پێبدەن. دەبێ بە ناچاری یا لە دوهۆگ یا لە هەولێر کۆمپانیای خۆیان هەیە بۆ ڤیزە بە 400 دۆلار و بە 250 دۆلار و 300 دۆلار ڤیزەیەک بدەن بە کوردێکی ڕۆژئاوا کە بۆ بیانیەک بە 10 دۆلار ڤیزەیەکی دەنێ، بەڵام بۆ کوردێکی ڕۆژئاوا ئاوای لێ دەکەن. ئەم نوێنەرایەتیانە بۆ دژی گەلی کورد و بۆ دژی بەرژەوەندی خەڵکی کوردستان بەکارهێنراون